سلااوتان لێبێت هەواڵە هونەریەکانتان پێشکەشەکەم. گۆرانی هەر بە تەنها میوزیک و شەنیە، بەڵکو دەنگی دڵی نەتەوەیەکە. کاتێک هونەرمەندێک بە زمانی کوردی گۆرانی دەڵێت و باسی ئازادی و سەربەرزی ژیانی گەلەکەی دەکات، بە تایبەت لە ئێستادا کە کوردانی ڕۆژئاوا بەو دۆخەنە هەموارەدا تێپەڕ دەبن، هونەرمەندان بە گۆرانی و چالاکیە هونەریەکانیان پشتیوانی خۆیان دەردەبڕن، چونکە هونەرمەندان دەتوانن بەکارە هونەریەکاندان میراتی کللتوری و نەتەوایەتیمان بپارێزن و گیانی بەرگریمان تیادا بچێنن. هونەرمەند لوقمان سەلیم بە مەقامێک بە ناوی بۆ کوردستان پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا دەکات. دیار بەکر و ئەنوشەدناخ عەفرین هەمیشلۆ کۆبانی هەولێر کەرکووک سلەیمانی باکوور باشوور ئەی نیشتیمان ڕۆژهەڵات و ڕۆژئاوای جوان وەک یەک نەوەکە